لە شاشە گەورەکەەوە میوانی ماڵەکانتانین. لە ماوەکی زۆر کوردە کوردستان ستار توانی جێگای خۆی لە هەموو ماڵێک و لایەنێکی کوردستانی جێی خۆی بکات. ئەوڕۆ ڕۆژی لە بێژینگدانی هاوبەشەکانە نافگۆلوگیای هەینارین گەلێک ئەو زەحمەتە دێک من هەر چاڕۆژی گەلێک ستران خۆش تۆ چه هەستێکت هەیە پێم بڵێ کەزین زەربەهینە ژیان لە جیاتی لێژنە بەڕاستی قورسە ئاوها هەڵیانە بژێرن. ئامادە؟ زۆر 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 شێلان دزە بەخوای چ بکەم وەڵا خۆ چە شەڕ بووە. لێرەوە قۆناغی دووەمی کوردستان ستار دەست پێ دەکات.